با تامی ماستەکەش بکەین ئەخەستم من بینیمە یعنی خەڵکەیە بە خاوی خوالێ زۆر بەتامە تامی سڵاو بینەرانی بەڕێزگەڕینەوە لەگەڵتان بە بەرنامەیەکی نوێ لە پلاسفۆرەوە. ئەمڕۆ بەرنامەکەمان لەسەر ماسیە لە بازاری ماسی فرۆشەکانین. بزانین ئمڕۆ چەند ماسی لێنن، جۆرەکانی ماسی چییە، لە کام وەرزە زیاتر ماسی ئەخورێ. وەڕن لەگەڵمایە. ئێستەوە تۆم بینی خەریکی ئەو ماسیە بووی، چی لێکە ئەو ماسی ئێستەوە ئامادەیت کردووە؟ سەرەتا پاک کراوە و حازر کراوە، ئیتر بەپێی خواستی خەڵکە بزانە چۆنەوێ، ناو فڕنەوێ یا لەسەر خەڵوزەوێ. ناو فڕنش دوو جۆرمانەیە، هەروە لەگەڵ مەحشی هەمانە، ئیتر بەپێی خواستی خەڵکە بزانە چۆنە بێ. تۆ ئەوە ئامادەکەی بۆ سەر خەڵوزێن بۆ فڕن؟ بۆ سەر خەڵوزە. چی لێکە ئێستا چۆن ئامادەیەکێ؟ ئەکینە قەشی شەکەوە. ئەتوانم من یارمەتی دەم لە جاتی تۆ بەس پێم بڵێ من یارمەتی؟ ئۆکێ. بەس با دەستکێشێ بکەم؟ ئەوە دەستکێشەکەشم کرد لە دەستم نەک دوایی بڵێن خەریکی ماستەکە بوو و دەستکێش لە دەست نەبوو. ئەوە بۆ دنیا بوون. ئێستاکە یارمەتی کاکادەم ناوی بەڕێز ئەحمەدوانە. کاک ئەحمەد ئێستاوە ئەو شەواکینەوانە؟ برارۆ یارمەتیمدا. بس هانا يعني ببيع سەرەتا بەس خێریەدەی ئەوە یەخەیەکە شەوی نەکەم زۆر تۆ پێم بڵێ ئەنجا ئەبینە ئەیکینەوە دەی با ببینی ئازام ماسی جانم ئەخە نەشتیم بۆ دیوێ نەکەوێ ها دقیقێوێ 50 دقیقەوە بۆ 40 دقیقە بۆ 50 دقیقە ئامادە بێوانە. خۆت ینی ماسێکە ئەکڕی ئەی برژێنی لێرەیە لە ماڵەوە؟ نا خۆمەی برژێنەوە تاموچێژی ماسی لەوەدایە کە خۆت خەریکی خۆت بیبرژێنی، یعنی خۆت بلێ وەسڵی؟ بەڵێ لێزانم. خۆت چاکی لێزانی بۆ ئەیبێتە ماڵەوە خۆت لێرێ. باشە لە چ وەرزێ زیاتر حەزت لێیە ماسی بخۆت؟ وڵای عادەتەن خۆی هەموو وەرزەکان ماسی سوودی هەیە بەڕاستی، ئەگەر لە ڕووی تەندروستیەوەش بێ سوودیە، بەڵام زستان زیاتر. بەقیرهاتنتانەکەم سێ چوار نوعمانەیە. ئەمە هین بەحرە لە بەسڕەوە بماندێ ماسی حەوزمانەیە خۆش. ئەو ماسێکەوە ئەفرۆشێ برێن شەوی ئەکرێ مەستگوف جوازە ئەوانە جیاوازە ئەو هین بەحرە بەسرایە ئەو ناوی عەنتەکە زۆربەی جار سوورەکرێتە ناو ڕۆناوە ئەو ستانە. باشە بۆچی ڕۆبیان زیاتر سەعری لە هەموو ماسەکان گرانترە بێ؟ بەرچ کەمە ئەنجاش فایدەی زۆرە و زۆربەی وڵاتی خەلیجەکان بەکارهێنن، اینجا زۆر ڕۆڵاتی بخۆڵێ وڵاتی خەلیجەکان ئەفڵ. ئێستا با بڕۆین ماسیان ئامادە کردووە بۆمان با تامی ماستەکەش بکەین وەرن لەگەڵمان. ئێستاکەش ماسیان بۆم حازر کردووە وەکو بڵێین جڕی و سوبێڵی، یعنی زوبێدی نیە ئەمە سوبێڵی لەگەڵ جڕی. اینجا خۆم حەزم بە ترشە. ئێستاکەش بە تامێکی خواردنەکەیان بکەین. ئەکید لە ئەسماکی ئەبوو مالک کە دەوێکە لەم کارن ئێستاش بە دەستی پێ بکەین. لە هەموو خۆشتر برنجی سووریان ئامادە کردووە، یعنی وەکو بڵێ لە ماڵەوە دانیشتوتە نانی خۆت ئەخۆی، یعنی هیچ شۆکەوە نایە لە دەرەوە دانیشتوتە بێ بەس ماسەکەت بۆ بێنێت و بدەی تەواو. نەخێر برنجی سووشی بۆت ئامادە کردووە. اینجا خۆشم حەزم بە ترشە کە مەریمۆی پیا بکەین. زۆر حەزم بە ترشە بۆیە لیمۆی زۆر پیاگەم.
السبع أنس الصبيطية نازلنا شبعتها ممكن شوربة تامة استاكش بس صبيطيكا تام بكين لقل برنج السور بخوا قلت من نازم بكار بينم بس إسقاني كيانا ببخن كيم نا استاخل كيليت شطل بكار بينا نازان شي نوشتنا نازان جاكاني باتر شاتك شبكة مسري فجديش تكي بتعمي بمان كردوا دس خوش ده استا ام ماسكي لين جرك بكارديني كان عفوا تامي كين باب زين تامي جرك شونا جري لقلب السور كامل معنا كم بابو تصوير كاملنا أنا كم فنزور بتعمل كم ورزة يعني زيادة كماسة كاملة أنت كثرة قاعد نورز أنت كثرة ما نجيش سيو شهر بين شش لو كاتي أشهر سريعا جرانا بيوانا راو نابي أو كاتا البرو زيادة بيه راو نابي بهيش راو ناكرين أو زيو بحروشتانا باشا لما كان السواني والي ريز بلين جرانترين سعر كم ماسة كوا زبيدية تقريبا زبيدية قاعدة كم ثانية لبستو بينجا ولا سبيكا بوسرو كيلوي أي ربيع أنا كاش لبسته وسي من بينيوما يعني خلقي بخاوي إخوة عليه زربة تامة تامي تامي كم نعم بجدي نعم فم ناخري بدلني فم ناخري من لبري خاوة بس خون بينيوما كبخاوي إخوان منورون صورة كده 2 دقيقة بيجي 2 دقيقة بيجي خوي بس يعني بلي ناسكا زور ناسكا يعني أجريكي زورينا قرينا باشا تاكو استكا ماسية قورت قرد بين هات بي وتان وزني كم بوا سيو بينت بوتشل كرياري هبوا يعني خوتان بتشوك تان كده ناوي بزا بتشلو فرشته خوتان سريع برم بلا ياكله برسيارك شم هي ايو بو ماسي كاكوشن ابي بدنا بانسري جيجبي بونيا أظن حتى نجليته فاكرني نايا بو نوزقك يا اخوان انت اخوان ابو دوايا كم اللي محلي يوم ولد محلي يوم لان يا ابويا بصقك ويبن gelmişsem balık satanlara. Vallahi gelmişim balık almaya. Ha. Yani bu balıklar havuz mu aldılar? Bu da şabuttular. Bunlar çok iyi balıklar. Şabut. Yani sen özü her kere gelende yani nasıl nev'ten alırsan? Ben en çok vallahi haliyen bu şabut çok azdı pazarda. Biz bir gün geldim satıma bakırım şabut var. Şabut alalım. Bes öyle derece bir de aynı havuz malı var. Yani her mahal. Sen yani arada bir yani nencede bir balık yersin? Vallahi ben haftada 4 gün. Haftada 4 gün. Özü yani iyi proteinler var içinde yani. Bir şabutlu, şat maldı. Bunu parça parça satarlar belki? Yok bunu ben kamil alamam. Zar var parça parça. Bes ben yok. Sen kamil. 5 kilo çıkar, 6 kilo kilosu 12 bin adet. Doğru değilsen. Nece görsen esarların? Seyirler çok iyiydi. بنراني برز هاتنا كوتاي برنامج كمان لقل إيويا إمرأة لبازاري علوي مصر فروشكاني شركة كوكبوين هاتين بني مان شنجوري مصري ليها ولكام ورزة خلقة كزور حزلاتي لكام ورزة سعري برزبة لكام ورزة
ماس دەکەن سعریان ئاسایی ئەبێتن تا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم